ئەو بار هەڵگرانن کە بە شەخۆراکی هاوڵاتیانیان لە ناوچەکانی خواروی عێراقەوە هێناوە بۆ سلێمانی و لەبەر گرفتی پێنەدانی پارەی بەڵێندەرەکان لەلایەن حکومەتەوە بەوتەی خۆیان زیاتر لە 7 ڕۆژە بارەکانیان لەبەر گەرماداناوە و لیان وەرناگیرێت. وەڵام دا ڕۆژ لێرەمە ئەو دا ڕۆژ بارم کردیە بەتاڵکردن لێرە ضعیفە لە ڕێژی 4 سیارە بەداڵ دەکەی 6 سیارە 7 سیارە ئەوڕۆ ناتیە ئەوڕۆ بەیانی نۆ بەتاڵ کردی ئەوڕۆ نییە واللهی ڕۆژێک 2 سیار ڕۆژێک 3 سیارە ڕۆژێک 10 سیارە خالی دەکەن ئەو 2 ڕۆژ هێشتا خالی نەکردێنە هیچ. ئەو بارانە تێک ناچنەوە برنجانە لەبەر خۆر وەڵە خراپ دەبی ئەوە خراپ دەبی هەمی خراپ دەبی ناو ئاسن و ناو چادر و جێگەرمە هەمی خراپ دەبیت. هاتینە ناو ئەو کۆگایانەوە کە بە شەخۆراکی هاوڵاتیانی تێدا دەمێنێتەوە و لێرەوە بەسەر وەکیلەکاندا دابەش دەکرێت. کۆگاکان ساردکەرەوەیان تێدا نییە و مەترسی خراپبوونی مادە خۆراکیەکانیان لەسرە هەم ئەوانەی لە کۆگاکانن هەم ئەوانەشی لە دەرەوە لەبەر خۆر لە ناو بار هەڵگرەکاندان. ئەوانە من هیوادارم بەڕێزان ئەوە تا ئێستاها من چۆن عراقەکەم ئەو خۆرانەکەم و خەسارە بن ئەوە تا لە پشتمەوە برایانی و بەس بازرگانی خۆیان ڕڵی خەسارە بن کە خەسارە بن برایانی بەڕێز وەزارەتی بەڕێز ئەبێ چارەسەری بکەیت ئەو تا لێرە هەموو گیانمان بوو بە ئاوم خۆراکە چۆن لەم گەرمایەتە هەمووی ئەوواکە بمێنێتەوە ئەمە ژەهراویکردنی خەڵکە تاوانت کە چارەسەری بکەن مواسەفاتی علمی بۆ پارێزگاری خۆراک لەم شوێنان نییە. ئەو کۆمپانیای کە ئەرکی دابشکردنی خۆراکەکەی لە ئاستۆیە دەڵێت ئەوان گرێبەستیان لەگەڵ حکومەت هەیە کە مانگانە پارەکەیان پێ بدرێت و هەفتانە 100 ملیۆن دینار وەربگرن بەڵام ئەو ماوەی 5 مانگە پارەیان وەرنەگرتووە و لە کۆ 1 ملیار و 470 ملیۆن دینار تەنها بڕێکی کەمیان بۆ خەرج کراوە و ئەوەی دیکەیان پێ نەدراوە. ئێمە عەقدمان لەگەڵ حکومەتە هەیە کە مانگانە پارەمان بۆ خەرج بکرێت ئەوە چێ بۆ 5 مانگ هەتاکو ئێستا لە مەبلەغێکی زۆر کە زیاد لە ملیارێک و 470 ملیۆن دینارە تاکو ئێستا بڕێکی زۆر کەمیان بۆ ئێمە سەرف کردووە لە مەبلەغی 750 ملیۆن تەنها 400 ملیۆنیان داوینەتێ ملیارێکیشمان زیاتر لە هەولێر لە بینی عامە و وەزارەتی بازرگانی و وەزارەتی دارایی هاتوچۆکە نازانم هۆکەی چییە یعنی تەمیلەکەی نایەتەوە بۆ سلێمانی تا بیکەن بە چەک و چەکەکە بخینە سەر بانک لەبەرەوە ئیشەکەی مەڕاوەست. گفتوگۆیەکی تون لە نێوان بەڕێوەبەری کۆگاکان و شۆفێرەکان دروست بووە. شۆفێرەکان تووڕەن لەوەی ماوەی 2 ڕۆژە لەم بەرخۆرەدا چاوەڕوانن بارەکانیان لێ وەربگیرێت. بەڕێوەبەری کۆگاکانی خۆراکیش دەڵێت ڕاز ناکەن. يعني معقولية للساعات نوي بياني إشكاتن هتا ساعات دوازيني ورا دوام لهم الدنيا تا ساعات سيني ورويا يعني خودت أنا من باشتر دزانن برزان أبو ساقاني كلام 5 روجا بدرجان روجا ليرة بنا زاني بوتي للروجا كا 200 ريال بس لماني 200 ريال بشي دا عجيلات أخذت شو جنزينا ماني هاش جنزينا ماني مفولة أي مخزن ماني دو بقص ماني إخواني 2 مليون قص بدو قص توزيع ناقله وين عجيلة يعني جودية موظفاني إير زورا شاوين لينيا كسبان نازنت جاي تسخشين لبكن برخراب باز لەوە دەکرێت حکومەت پێشوەختە ئەو پارەی لە هاوڵاتیان وەرگتووە سەرڕای ئەوەی کە عێراق پێ بەرامبەر خواردن بۆ هاوڵاتیانی هەرێم دەنێرێت کەچی هەرێم بۆ ئەوەش گرفتی دروست کردووە و پارەی کۆمپانیاکە نادات و بارەکان لەبەر خۆر داماونەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. حکومەتی بەغداد بۆمە